الله. باشە مەمنون. مامۆستا لە 15 ساڵی باوکم بەشوویدا. خێر دایکی من بە 13 بەڵێ. ئەوجا مامۆستا باوکم بێ ئەوەی بپرسێتەوە ئەو کوڕە چۆن نییە ئیش و کاری چییە، ئیتر منیدایە ئەجا دوایی فەرژین بێ لە ڕووی جەنەبتان حامیلە بووم بە پاشی 8 مانگان باوکم منی لە کوڕەکە سەندەوە لەبەر ئەوەی کوڕەکە خراپ بوو پەرژین بە لە ڕووتان داوم پیس بوو نوێژی نەئەکرد ئیتر باوکم وتی نادەمەوە. ئەوجا مامۆستا هەر لە خەستەخانە مناڵەکاندا دایکم باوکم گوتیان نابێ ئەو منداڵە شیریشی بدێ نابێ بیبینی یەکسەر ناتیانەوە. ئەوجا مامۆستا ئەمن لەو بینی تاوانبارم. چەند ساڵ پێش ئێستا بۆەوە؟ ئەو لە 2012 ئێستا 28 ساڵم بڵێ. مێردی کردوتەوە؟ ئەوجا مامۆستا هەر لە پاش ئەوەی چەند فترێک چەند مانگێک لە ماڵی باوکم بووم ئەو هەفتەیە کە لە لیژنەی فتووا تەلاقیان دام هەر ئەو هەفتەیە باوکم منی دا و بە ئامۆزایەکی خۆم. ئەوجا بەنەبەدڵی شوم بە ئامۆزایەکەم کرد گوتی تەواو ئیتر ئەتوو کەس ئەتووی ناوێت. ئەوجا مامۆستا من خۆشم نەدەویست بەسیعی زۆر زەحمەت بوو بۆم هەتا ئێستاکەش بە زۆر لەگەڵی هەڵدەکەم و لەبەر منداڵەکانیش هەر ناتوانم جیابمەوە تووشی چەندەها خەڵەت بوو بە بۆنەی ئەوە بە بۆنەی ئەوەی کە مێردەکەم گرنگی پێنەدام و خەمسار بووە لە ڕووی هاوسەرگیریمانەوە. ئەوجا مامۆستا لەو بینەش ئەمن لەو کاتیەوە سەحرم لێکرا بوو هەر دەمزانی زۆر مامۆستام کرد زۆر گەڕام پێش 2 ساڵ چوومە ئەمرەی نیان لێش بچم بە زۆری چوم بە تەنها چوم لەوێ دوعام کرد کە دوعام کرد دوعاکەم قبوڵ و گەڕامەوە سەحرەکەم دۆزیەوە. سەحرێکم دۆزیەوە لەناو بەتانێکی دووبەر نووسرا بوو سەحرەکەشمان پوچەڵ کردەوە بەس من ئێستاش هەروە هەست دەکەم سەحرم لەسەرە. وەڵاهی کچەکەم گوێ بگرە ئەو باوکت ئەگەر گوێ لە دەنگی من بباتەوە بێکی نەسوحە بکە. چەند شوێنێکە ئەو باوکات خیانەتی لە خوا و لە پێغەمبەر و لە ئیسلام و لە ئەمانەت لە هەموو شتێک کردووە. باوک شایستە نەبوو کە ژن بێنێ چونکە ژن هێنان هەموو کەسێکیەوە نەژن بێنێ وەن خفتم ئەلا تعدیلوا فواحدە ئەو ما مەلەکەت ئەیمانکم کە زانیتان پیاوی ژن هێنانە نینە بۆ لێک ژن زیاتر بێنی لێک ژنش پیاوی ژن هێنانی نەبووی کەنیزە ئەی کەنیزە نەبێنی بۆت نەژن بێنی ئیسلام ئەڵێ بۆت نەژن بێنی کە ژن بەرهەمی ژن منداڵە کە منداڵیش بوو ئەوە ئەمانەتی خوا لات کە کەتەلات ئەن تؤدوا الأمانات إلى أهلها ئەو ئەمانەتە بگەینە شوێنی خۆت. لا تخونوا الأمانات يا أيها الذين آمنوا لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم. إيمان دارين خيانة خوا وبيغمبر أو أمانتان ما كان كوتا بردستان تو كوتا بردستي باوكيك أو باوك خائن ببرامبر بخوا ببيغمبر خوا أو أمانتك لبردستي وياك لو كاتك تويداتك كابراك ببي برسكات بقول لك وين برسي بيقدر مامۆستا بەس پێی تر تۆ کەس ناتێوێ لە کابرا ئەپرسی یعنی چی حەنم بۆ لە باوە خوازی بووە بێ وەلی ئەمرە بێ پیاوە ناسێ تۆ پیاو ناناسی تۆ چ زانی ئەبێ ئەو باوکە ڕەگ و ڕیشی مردی یەکەم بۆ تو هێنا بە دەرێ ئەوە پیاوە شایستێ وێ کچی من بچێتە ژیانیە ئەمە خاڵی دوو کە تۆش لەو کابرا ستاندۆتەوە کە زانی بێدینە بەڵێ تەواوە شتێکی چاک کردو بەڵام ئەو منداڵە یەکەم جاری ئەو دایکەیە بۆ والوالدات والوالدات يرضعن أولادهن دایک حتى ئەو منداڵە لە شیری ئەو دایکە بێتە بەلای دایکە بێت و ئەو دایکە لە قانونی خوادا ئەگەر کچ بێت حتى وەکو 7 ساڵی لای ئەو دایکێت دوایە لە 7 ساڵی هیچبارە کرێ بۆ لای باوکەی بێت کوڕیش بێ حتا بلوغ 13 و 14 ساڵ لای ئەو دایکا بێ کە باڵغ و ئەیدەنەوە دای باوکەکە بەمەرجێک بێ بچێتەوە لای باوکەکە بۆ ئەوەی باوکەکە ژنی بۆ بێنێ مەسئولیەت عای دایک نەژنەکەی بۆ بێنێ غەدریان لێ کردی لێرە لە منداڵەکەشا بێ بەشان کردووی و غەدریان لە منداڵەش کردووە لە حەنانی دایک بێ بەش کراوە لە شیری ئەو دایکە بێ بەش کراوە دوایی تۆی داوەتە کەسێکی تر کە ئامۆزای خۆتانە
بەبێ دڵی تۆ ئەو مارەیە هەر نەهاتوە لەبەر ئەوەی شەرتی ئەساس ڕوکن هەرچی مەلا با گوێ لە من بێ هەرچی ڕوکنی سەرەکی زەواجی ئەڕیضا وەڵقەبوول هەبێت تۆ ڕازی بی تۆ ڕازی نەبی جن ئینس مەلایکەت هەموو کۆ ببن و ناتمارەی نایە گوێت لێ بەئەبێت تۆ ڕازی بووبی ڕازی نەبووی ئەو نیکاحە باتڵە ئەگەر مێ دەکەیت و گوێی لە منە گوێت لێیە کە بە عورف مێردی تو بە شەرع مێردی تۆ نییە چکە تۆ ڕازی نەبوویتە لە من حالی بووی قناعەتی بۆ دروست کە پێ ڕازی با بچێ مارەت کات چکە و نیکاحە باتڵە لە ناو عورف و عاداتی کوردەوە ئەگەر باتڵش بێ و منداڵانە منداڵی نیکاحی مەشبوهن یعنی چی نیکاحی منداڵ نیکاحی مەشبوه یعنی منداڵەکان زینانین چکە بە حیسابەنە ئەو عورف و عادەتەوە نیکاح و دامەزراوە بە زەبری قەمچی و خەنجەرە ئیسلام بەریئە لەو عورف و عادەت ئیسلام بەریئە لەو عورف و عادەت گوێت لێ خوشتەکە ئەگەر ئێستاش دڵ لەسەر کابرا نییە ئەگەر دڵ کرد سەر کابراش لەبە منداڵەکانەوە نە شتێقەی ناقەبوولی کە بێ مارەت کات دڵت نەکەوێتە سەریان بڕۆ شەکوای خۆت بە ئەگەر ئەوقافێکی دین هەبێ بەڵام یەکەتی وەک پارتی دینیان نەکوێ بوو شەکوا بکە لە ئەوقافێکی شەرعیە و ئەو باوکەشت بەخوا حوکمی خوا هەبێت دێتە دادگا خوا ئاگادارە حەدی لێ دەرەکرێ و باوکە زەجڕەکرێت زەجڕ گوێت لێ بەڵام ئیسلام بۆیە ماڵێنەگە حوکمی خوا بگەڕێتەوە زوڵم لە ئافرەت ناکرێت تۆ بڕیارت نەدا بۆ ئافرەت بی باوکت بێ بە زۆری بە شود بدا ئەوە بۆ باوکڕەکەی ناتوانێت بە زۆری بژنی بۆ بێنێ گوێت لێیە على كل حال خوشتك من تو مبتلى خوا سبحانه وتعالى بكاته ما يبرزبني بلو بايتان يعني بيم سير الصدهي بيستوي كما تايستا وعقلة الجهالة ما ولا ناو ملتي كرد اسلام بريء ذي ناو كردا ما وكرد واي ببرق صافي بريما مستعمل هاتا مردن شام لجيابنا لقلو بياوا من ظلم إسراحتناكا أوقاتي ظلم إسراحت دكا كلي جاب مو بس لبر من ضالا كان هر بري دكا ولا سردستي أو بياوا لي داما زور عزيتي نفسي داما عزام نفسي داما توشي كان ده غلط بو ماما مصطفى